بینەرانی زوم سڵاوتان لەبێ خۆشحاڵم یەکەمین ئەڵقە لە بەرنامەی زوومی ئەمە بۆیەوە پێشکەش دەکەین. هەمیشە تورکیا لە هەر کوێ حیزبێکی کوردی یاخود دەسەڵاتدارانی کوردی لە هەر کوێ بینی بێت لە هەر پارچەیەکی کوردستان هەمیشە دژی بووە. بۆ نمونە لە ئێستادا کە پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان قسە و باسی لێوە دەکرێت لەلایەن ئاک پارتی دەسەڵاتدار و دەم پارتیەوە کە دیالۆگ و گفتوگۆکان چوونەتە سەر سکەیەک یاخود چوونەتە سەر ڕێڕەوێک کە قسە و باسەکان لەناو پەرلەمان و لەناو گروپە سیاسیەکانی تر و حزب و لایەنە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی تورکیاش باسی لێوە دەکرێت. تورکیا ئێستا ئەم پرۆسەی دەست پێ کردووە بە ناوی پرۆسەی ئاشتی. قسە و باسەکان وەهان کە ئەمە بەرهەمی دەبێت جیاوازە لە ئەوانی تر کە کردوێتی. لە تورکیا لەگەڵ ئەوەشدا هەمیشە حزبی دەسەڵات ئاک پارتی و قەیوم لە جێی شارەوانی کوردیەکان لە ناوچە کوردستانیەکانی باکووری کوردستان دان. ئەمە لە پارچەیەکی وەکو باکووری کوردستان لە ڕۆژئاوا کە 11 ساڵە هەمیشە خۆیان بە حاکمی ئەو ناوچەیە کوردانی ڕۆژاوا بە حاکمی ئەو ناوچە زانیوە و بەرەنگار بوونەتەوە لەگەڵ تیرۆریستانی داعش و بەرەنگار بوونەتەوە لەگەڵ هەر ڕوودا و پێشاتێکی تری سیاسی کە دژی کورد بووە لەو ناوچەیە. خۆ سەریەک یاخود خۆ بەڕێوەبەریەک لەوێ دروست بووە. لە دوای ڕژێمی بەشار ئەسەدیشەوە ئەسەدا بە تایبەتی لەو ناوچانە تەنگی بە تیرۆریستان و بەو گروپە چەکدارانە هەڵچنیوە کە دایانەوێ هێرش بکەنە سەر ڕۆژاوای کوردستان. ئەوانەیش لەلایەن تورکیاوە جارێکی تر ئیدارە ئەدرێنەوە یاخود ئیدامە ئەدرێن بۆی کە هێرش بکەنە سەر ڕۆژاوا. لەوێ دژە گوێمان لێیە لە میدیاکانی تورکیا و سەرکردەکانی تورکیا بە تایبەت وەزیری دەرەوە و وەزیری بەرگری تورکیا دەڵێت ئەوانەی کە لە سووریان بە ناوی هەسەدەوە ئەوانە تیرۆریستن. لە باشووری کوردستانیش تورکیا هەمیشە دەستی لە ناو سیاسەتی ئەم پارچەی تری کوردستان بووە. سەردانەکانی لایەنە سیاسیەکان یاخود سەرکردەکانی یا کاربەدەستانی کورد بۆ تورکیا لە باشووری کوردستانەوە بۆ تورکیا گەنگەشەی زۆر بابەت و قسە و باس هەڵەگرن. بۆ تاوتوێکردنی ئەم قسە و باس و ئەم پرسیارانە لە هەڵەبجەوە هادی حەمەڕەشید شرۆڤەکاری سیاسیم لەگەڵ دەبێت و لە دانیمارکەوە مەسعود زیلان ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری سیاسی لەگەڵ میوان دەبێت. سەرەتا دەچمە لای مەسعود زیلان کە لە دانیمارکەوە وەکو ڕۆژنامەنووس لەگەڵمە. کاک مەسعود سڵاو لێبێ، ئێوارەت باش. ئەوەی کە لە تورکیا دەگوزەرێ لە ئێستادا ناونراوە پرۆسەی ئاشتی یاخود پرۆسەی ئاشتیە بەجددی یان کورد بەمە دڵخۆش بێ ئەم پرۆسەیە کە دەستی پێ کردووە. وەکو وتم کە لە کاتێکدا پرۆسەی ئاشتی دەستی پێ کردو و دیالۆگەکانی ئیمڕاڵی و لایەنەکان دەستی پێ کردووە بۆ پرۆسەی ئاشتی، بەڵام دەبیستین لەم لاولا شارەوانیەکان قەیومیان لە جێگەدانرێت کە شارەوانیەکان کوردن. ئەمە مای دڵخۆشی بێ بۆ کورد یاخود دڵی بەم پرۆسەی ئاشتیە خۆش بێت؟ ئێوارەیت و میوانەکەشیت باش، ئێوارەی بینەرەکانی زوم تیوی باش. ئەوە تو ناوە لێنای پرۆسەی ئاشتی، بەڵام ئەمە ناوەکە تا ئێستا هیچ تورکێک ئەو ناوای لێ نەهێنەوە. کی ئەم پرۆسەیە دەستی پێ کرد؟ دەولەت باهچەلی. دەولەت باهچەلی چی وت؟ وتی مەبەستمانە تورکیەک بێ تەرۆر، تورکیەک دوور لە تەرۆر. ئەمە زیاتر لە یەک مانگە ئەمە کە کەس ناتوانێت ناوی لێبێنە ئایا چییە، ناوی پرۆسەکە چییە، مناقشە دەکرێت. چاوەڕوانی ئەوە بوو کە دوینێ ئەردۆگان لە کۆبوونەوەکەی دیاربەکر لە سەردانەکەی بۆ دیاربەکر و دواتر بۆ ئورفا بۆ ڕۆحا لەوەی هیچ نەبە ئەلەقل چەند نقطەیەک بخەتە ڕوو هیچ نەبە ناوێک لەم پرۆسە بێنە ئایا ئەم پرۆسەیە پرۆسەی چێکدانانە، پرۆسەی ئاشتیە، پرۆسەی چییە ئەم پرۆسەیە. ئەویش هەر نەفسی قسەکەی دەولەت باهچەلی بکارهێنا. هەدەفەکەمان تورکیایەکی بێ تەرۆرە. بۆیە ئەم پرۆسە بە هیچ شێوازێک نە لە لای کورد زۆرینەی هەرە زۆری کورد نەش لە لای لایەنە تورکیەکان لە ناو شەقەمی تورکی و لە ناو ڕایگەشتی تورکیا ئەمە هیچی وای نەجوولاندووە لە ناو مرۆڤەکاندا کە ئالاساس پرۆسەیەکی ئاشتی بەڕێوایە و ڕەنگ ئاشتی بێتەوە ئەم وڵاتە. ناخێر ئەمە
پێویستیەکی سیاسی ئەم دەسەڵاتای ئێستای تورکیایە. من حەزەکەم باسێ خەونێکی زۆر گەورەی خەونێکی 100 ساڵەی تورکیاتان بۆ بکەم کە پێم وایە زۆرینەی کوردەکانی باشووریش ئاگایان لەم خەونای تورکیایە. ئەمە تەنانەت منهەجە لە خوێندندا لە هەموو پۆلێکدا ئەمە وەکو دراسە دەخوێندرێتەوە لە تورکیا. لەواتە ئەم کۆماری تورکیا دروست بووە کە تەمەنەکەی ئێستا 100 ساڵە چەند مانگێکی تێپەڕاندووە. تورکیا خەو بە میساکی میلیوە دبینە و ئەمە لە منهەجە خوێندندا هەیە 100 ساڵە کاتە دلێ میساکی میلی باسی ویلایەتی مووسول و ویلایەتی حەلب دەکە. ویلایەتی مووسول کەواتە هەموو باشووری کوردستان و ویلایەتی حەلەبیش سناڕوا ویلایەتی مووسڵ. چۆن؟ ویلایەتی مووسڵ ئەوەی تورکیا داوایەکە سنوورە جوگرافیەکەی تا نزیکی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەڕوات. ئەنی بە تەواوی هەموو باشووری کوردستان دەگرێت. تورکیا مەبەستی کاتە دلێ ویلایەتی مووسل مەبەستی پارێزگای مووسلێ کوردستانی عێراق نییە. مەبەستی هەموو کوردستانی عێراقە باشووری کوردستانە. کاتە دلێ ویلایەتی حەلەب هەمان شێوە مەبەستی شاری حەلەب نییە بتاقیتەنیە هەموو ڕۆژەوەی کوردستانە. ئەمە لە منهەجی تورکیا هاتیە لە مێژووی تورکیا تورک خۆی بەخاوێنێ ئەمە دزانە دلێ ئێمە لە ئەنجامی فێل و فرتێکی بریتانی و ئەوەنە لەو خاکانە دەرکراون لە کاتێ خۆیدا پەیمانی سیڤەروسای کسبی کۆ لەوێ دەرکران. بەڵێ ئێستا تورکیا ئەم خەونا دبینە پێی وایە ئەگەر لە دیدی تورکیاوە تەماشای وەزعکە وەزای ناوچەی ڕۆژلاتی ناوەڕاست بکەن ئێستا خۆشترین خەونی هەیە تورکیا چونکە تورکیا ئێستا ئەوەی دبینە ویلایەتی شامە ئەوە بەدەستیەوە هات. کیە ئێستا لە شام؟ هەتەشە کی بوو پێشتر لە ئیدلیب لەژێر کۆنتترۆلی کیا بوو لەژێر کۆنتترۆلی تورکیا. ئەمە بەڕێکەوتنامەی ئاستانە لە نێوان رووسیا و ئێران و تورکیاوە. 8 ساڵە تورکیا هەتەشە بۆ ئەم ڕۆژە حاضر دەکە لە ئیدلیب و ئێستا هەتەشە لە شامە و بینیژمان تورکیا یەکەم وڵاتی دنیا بوو لە ئاستی یەکەم جار سەرۆکی میت دواتر وەزیری خارجی و هاتوچۆیەکیان دەست پێ کرد بۆ شام و چون لە مزگەوتی ئەمەوی و ئەوەنە وێران کرد و ئێستا تورکیا ڕاشکەوانە ئەمە هەم باهچەلی دلێ هەم ئەردۆگان وتیەتی ئێستا شام تەواوە نۆرای قودسی هاتووە لە کاتی خۆشدا سەلحادینی ئەیوبی یەکەم جار چووەوە شام لەوەوە چووە قودس. ئەمە قسەی ئەردۆگان و باهچەلین. لەلایەکی تر کاتی تەماشای باشوو بکەن ئەوەی تا ئێستا کە پەیوەندی بە میساکی میلیەوە هەیە کە زۆر ڕێگیر بوو زۆر ئەستەم بوو بۆ تورکیا بەدەست بهێنێ عێراق و پەیوەندی بە عێراق و بە سووریەوە هەیە. ئێستا لە دوای سەدام حوسێن لە عێراق شتێک نەمایە بناوی دەوڵەت بێ ئەگەر کورد قاچێ سێهەم و بابلێن تاکە قاچی نەبووە ئەگەر دەستی ئێرانی نەبووە. کێشەکە ئەوەی لە ئارا گۆڕانکاریەکە ئێستا ئەوە کە ئێران هیچی پێ ناکرێ هیچی نەمەوە مل و بال و قاچ و باسکی بەردراون ئێران بۆیە عێراق هیچ هەژمونێکی ئێران ئێستا بەسەر عێراقەوە نەمەوە. ئەگەر تەماشایش بکن لەم یەک ساڵی ئاخر ساڵ و نی و 2 ساڵی ئاخردا تورکیا زیاتر کاریگەری هەیە لەسەر حکومەتی بەغدا لەسەر بەغدا لە چاو ئێراندا. ئەگەر بێت و سەر هەرێمی کوردستان ئەوە تورکیا هیچ کێشەیەکی نییە بەلای کێمەوە لە لای لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان هیچ کێشەی نییە کەواتە لەولا ماوەتەوە ویلایەتی حەلەب مەبەستیشی پێدە بابلێن یەپەگە ئەوەیە کە ڕایگەاندووە مەبەستیەتی پەیوەندی بە باکووری کوردستانەوە نییە ئەوە لە یەکەم ڕۆژەوە دیارە ئەم پرۆسەیە کە دەست پێکراوە پەیوەندیەکی دوور و نزیکی بە باکووری کوردستانەوە نییە. تورکیا پێیوە باکووری کوردستان فول لەژێر کۆنتترۆلدا بەم دەم پارتیە. هەدەفەکە گەورەترین هەدەف ڕۆژەوای کوردستانە پێدە کە چۆک دانانە اینجا لاوە زۆر باشە دێنە سەر هەڕەشەکانی تورکیا و باسی ڕۆژاوای کوردستان بە ڕایەکی میوانەکەی تری شمار بگرم بەڕێز هادی حەمەڕەشی لە هەڵەبجەوە میوانمە. کاگادی سڵاو لێبێ شەوت باش. لە ئێستادا سەرکردەکانی کورد پێیەکیان لە تورکایە و پێیەکیان لە باشووری کوردستانە مەبەستم سەرکردەکانی باشووری کوردستانە. ئەمەی گرنگە لە
بەردەممانە کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێکێنەرەکەی لایەنە براوەکانن و قسە و باسەکان بۆ ئەوەن کە پرسوڕاکان لە تورکیاشەوە دەکرێت بۆ ئەم پێکێنانی کابینێ. ئەمە ڕاستە یاخود ئەوەیە کە سەرکردەکان هەرێیانەوێت سەردانێکی دیبلۆماسی بۆ تورکیا بکەن و وەکو هاوسەیەک تەماشا بکرێت؟ بەڵێم کاتتان باش وەڵا لە ڕاستیا پەیوەندی حاڵەتێکی ئاساییە، بەڵام کاتێکە کە تۆ باز لە دەوڵەتێکی دراوسەیەکە یان پەیوەندی نێوان دەوڵەت بۆ دەوڵەت پێویستە لە ڕێگەی سەفارەتی ئەو وڵاتەوە، پێویستە لە ڕێگەی با بڵێن دەستگا فەرمیەکانی ئەو وڵاتەوە ڕێک بخرێ. ئەوەی کە ماوەی ئەتوانین بڵێن 60-70 ساڵی ڕابردوو لە نێوان دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران کە دوو خاوەن هەژمونن لە ناوچەکەیە لەگەڵ ئەحزابی کوردی لە کوردستانی عێراقا هەیە، لە ڕاستیا هەموو شێوازەکانی پەیوەندی تێپەڕان بووە و ئەتوانم بڵێم تەحقیری کردووە، بچووکی کردووەتەوە. بەداخەوە ئەو شێوازی پەیوەندیە شێوازێکە زۆرتر پەیوەستە بە دەستگا هەواڵگریەکانەوە. تەوسەی دەستگا هەواڵگریەکان چییە بۆ ئەحزابی کوردی کوردستانی عێراق لە ڕاستیا ئەوان جێبەجێیەکەن. هەرچی پەیوەستە بە کارنامە و بە پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕاستی ئەوان خۆیان ئەوانەی کە بان کراون، ئەوانەی کە بەشداری کۆبوونەوەکانیان کردووە نەیان شاردوێتەوە کە بەشێ لە گفتوگۆکان گفتوگۆی پێکێنانی کابینەی دەیەم بووە کە ئەمە دیسانەوە خەڵکی کوردستان بە گشتی و چاودێرانی سیاسی لە ڕاستیا دووردۆن کردووەوە دوودڵی کردوون لەوەی کە هەر بەڕاستی هیچ کاتێک بە قەدەرم لە حەزاتەی کە ئێستا ئێمەتیاین خەڵکی کوردستان شاهیدی بچووکبوونەوەی ئەحزابی کوردی نەبووە لە بەرامبەر ئەوانی ترا نایشارینەوە لێرە و لەوێ لە تاریخی ئەحزابی کوردیا وابەستەگی و یعنی پەیوەستبوونیان بە دەوڵەتانی ناوچەکەوە هەر هەبووە، بەڵام بەم شێوازە ئاشکراوە بە جۆرێکە تا ڕادەی یعنی ئەوەی کە لە ناو ئامەی خەڵکا پێوترێ پۆزێکیشی تایە بە پۆزێکی سیاسیەوە وترێ ئێمە بانگەکەن و خەڵکی کە بانگ ناکەن. ئەوە لە ڕاستیا کاتان پەیوەندیانێکی زۆر ترسناکردەکانی باشووری کوردستان بۆ تورکیا پەیوەندی شەخسی لەسەر ئاستی نێودەوڵەت یان لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە، وەکوتت پەیوەندیەکی هەواڵگری و شەخسین. ئەزانی با ئێمە لە ڕاستیا باسی دەوڵەتی تورکیا بکەین وەکو دەوڵەتێکە لە ڕاستیا دەوڵەتێکی نائاساییە لە ناوچەکەیە، شیبهە ئیمپراتۆریەتێکە، چ ئێران و چ تورکیا لە ڕاستیا خۆیان پێ میراتگیری لە ڕاستیا خۆیان پێ میراتگیری با بڵێن کە لە پورێکی گەورەی سیاسیە کە لایەنێکیان بە دەوڵەتی فارسی چەند وەکو خۆیان یعنی ئەگەر وەهمیش بێ چەند هەزار ساڵەوە لە ڕاستیا تورکیایش وەکو میراتگیری دەوڵەتی عوسمانی لە ڕاستیا خۆیان پێلەوە گەورەترە کە وەکو دەوڵەتێکی ئاسایی سەیری ناوچەکە بکەن. لێرە و لەوێ هەردەستیان خستۆتە وڵاتانی دەوروبەرەوە، بەڵام هەرچی پەیوەست بە تورکیایە بە ئەوە بڵێن تورکیا لە دوای پێکێنانی ئەوەی ناوی تورکیای نوێیە، ئەم تورکیا نوێیە مەبدەئێکە یعنی لە دوای تقریبا جەنگی جیهانی دووەمەوە چوونە ناو مەبدەئێکە و مەبدەئێکیان کرد بە بناغە بۆ خۆیان بۆ بەڕێوەبردننی کارەکانیان کە ئەو کات سەرکۆماری ئەو کات عیسمەت ئینەنۆ داڕێژەری بوو کە ئەویش کەنارگیریە لە دەستێوەردان و بەشداربوون لە گرفتەکانی دنیاە. یعنی ئەو کات با بڵێن دەوڵەتی تورکیا بەشدار نەبوو لە هیچ جەمسەرێکی شەڕی جیهانی دووەمە بە بیانووی ئەوەی کە نامانەوێ ببین بە بەشێک لە شەڕەکە. لەو کاتەوە هەوڵەیە ئەمە بپارێزێ،
بەڵام لە ئێسەیە کە لە گرفتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە شام و سووریا کە خۆی ئەبینێتەوە یەکێک لەو وڵاتانەی کە بە تونی هاتوتە ناو بابەتەکەەوە تورکیایە. ڕاست زۆر باشە ور دەبیتەوە لە مەوزوعەکە هیچ شتێکی کە نابینی کە بڵێ دێنە سەر باسی ڕۆژاوا و دیمەشق و سووریاش ئەچمۆ لای کاک مەسعود زیلان. کاک مەسعود وەکوتت ئەردۆغان لە ئامەد کە دوێنێ وتاریدا تارەکەی کە ئامادەکاریە بۆ کۆنفرانسی حزبەکەی و دەیەوێت لەم ساڵدا کۆنفرانسێکی گەورە ساس بکە کە جیاواز بێت لە هەموو ساڵەکانی تر و کۆنگرێ حزبەکەی دەست پێ بکە. بە هیچ وشەیەکیش باسی ئەم پرۆسەی ئاشتی نەکردووە کە میدیاکان و یاخود ئەوانەی کە لە میدیای تورکیاوە کە باز دەکرێەوە دیدارەکانی ئێمراڵی هیچ کات باس نەکراوە. بەڵام ئەوەی کە دەوترێت لەسەر بارودۆخەکەی یان ئەو پرۆسە ئاشتی کە دەستی پێکردووە ئەوەیە کە ئەبێ کورد دڵخۆش بێت بەوەی کە جارێک لە تورکیا بەجددی دەستی پێکردووە و ئەم لە سەردەمی بۆچی سەربادە ینی ئەمە جددی نییە لای تورکیا ینی ئەمە هیچ ئەم جددیەتە یان ئەمنێتەی تورکیا ئاەتێکە دزێویەک لە پشتیوێتی یاخود ئەمە ئەردۆغان دەیەوێت بەڵێ ڕاستیەکەی ئەمە تەلایەکی حتا بلێت مەترسیدار و خەترناکە لەسەر کورد نەبەس لە باکوور هەروەها لە ڕۆژاوا و بە دەرەجە یەک لە باشووریش. ئەمە تەلایەکی زۆر زۆر خراپ و زۆر بۆگەن و نیەتێکی زۆر زۆر خراپی لە پشتەوە. ئەگەر حەزێکی ئێمە ئەم یاریە ئەم گەمە با بکنە دوو گێمە یەکەم و گێمە دووەم. لە گێمە یەکەم ئەگەر باسی بکن ئەوەی ئێستا بێت لەسەر ئارزی واقع کە ڕوودەدا لە تورکیا و لە ڕۆژاوا و لە باشوور و لە ناوچەکە ئەوە وەکووتم تورک پێی وایە کە میساکی میلی کەواتە عێراق و سووریا تقریبا تەواوە لەژێر کۆنترۆلدا. ئێستا لە سایتێ وەزیرێ بەرگری تورکیا خۆی دەرم هێنا بۆتان دخوێنمەوە. قبرس، سۆمالی، سووریا، عێراق، کۆسۆڤۆ، قەتەر، بۆسنە هەرسەک، لوبنان، ئازەربایجان، ئارناووت، لیبیا. ئەم وڵاتانە هەموو ئەم وڵاتانە ئێستا جێشی تورکیای لێیە، بارەگای تورکیای لێیە. ئەگەر تەماشا دکی تورکیا ئێستا پێی وە خەونەکەش هەر ئەوەیە بۆیە ئەم پرۆسەیە کە ئێستا ئێمە باسی دکن لە تورکیا دەستی پێکرد هاتەوە ئارا. دلێ ئێمە لەو ناوچەیانە کە جاران لە ژێر کۆنترۆل بەشێک من لە ئیمپاراتۆریە عوسمانی ئەوە ئێستا لە ئێستادا تێیان. بەڵام بۆ ئەوەی ببنە خاوێنی دوو دەواازە هەیە. یەکێکیان سووریا بە کوردستانی سووریەوە بە ڕۆژاوە، یەکێکیان عێراقە بە کوردستانی عێراقیشەوە. بەڵام بۆ گەیشتن بەم هەدەفە بەم ئامانجە گەورەیە تورکیا پێویستی بە کاریزمایەک بە سەرکردەیەکی وەکو ئەردۆغان هەیە وەکو خۆی دەلێ تورکەکەن وا تەماشایەکەن دلێ بۆیە ئەگەر سەرشت دیقەتەندا بێت ماوەیە کە تورکیا هەر باس جەخت لەوە دکە کە ئەردۆغان سەرکردەیەکی نێودەولەتیە. ئەم فۆنکسیۆنە ئەم پۆزیسیۆنە بۆ ددنەوە ئەردۆغان کە ئەردۆغان سلتانی ئایندەی ئیمپاراتۆریە عوسمانیە لە کاتێکدا کە ئیمپاراتۆری پاشماوەی ئیمپاراتۆری سافاوی خلالێ شیعە ئێستا پرت و بلاو کرایەوە، پێشی لێگرایە، ڕێگری لێکرا، ئێران جارێکی تر ناتوانە هەستێ سەر پێ و ئەو هەموو ناوچانە خلالێ شیعە دروست بێت داگیری بکە. بۆیە تورکیا دەیەوێ ئەو بۆشاییە لە ناوچەکە تورکیا پەڕیکێتەوە. بۆ گەیشتن بەم ئەماجەش مەبەست بەم پرۆسەیە کە ئێستا لەگەڵ ئۆژەلانە دەست پێکراوە هەنگاوی یەکەم هەنگاوی ئانووکە کە ئێستا دەبێت ئەنجام بدرێت ئەوەیە کە دەبی دەزلاتی ئەردۆغان لە تورکیا مسۆگەر بکرێت بۆ حتایی نەکە ئەردۆغان لەژێر ئەو حرەشەیەدا بێت کە 2 ساڵێکە 3 ساڵێکە ناچار بێت بپێی یاسا و قانون هەلبژاردن بکرێت. تورکیا دەوێت ئەمە یەکلایەکە ئێستا یەکەم هەنگاو ئەمەیە. بۆ ئەمەش نەداوا لە پاکەکە لە ئۆجالان دەکرێت پاکەکە چاکی دابنێت، نە مەسلەی ئاشتی و ئاشبوونەوە هەیە،
نه مەسەلەی دانان دامپێهێنان بە مافەکانی کوردە ئەمەی هەیە ناوی بنین چی؟ ئەمە ناوی بنین پرۆسی سیاسی یاخود ناوی بنین چیە؟ ناخیر ئەمە ناوەکە حکومت خۆی دەوڵەت خۆی لێنایە ناوەکەی دلێ تورکیەسز تەرۆرسز تورکیە یعنی تورکیا بێ تەرۆر دوور لە تەرۆر هەدەفەکە ئەمە بۆیە هیچ زۆر باشە بۆ چونێکی بۆ چونی پرسیارێک سێر نییە هەر ئەم ئەحمەد تورکە بۆ سێهەم جار ماوەیەکی زۆر کورت پێش دەستپێکی ئەم پرۆسە دوور خراوە لە پۆستەکەی وەکو شارەدارێ مێردین بەڵامیکە دەنگەکان هەڵبژێرا بوو بەڵام ئێستا لەبەر ئەم پێویستە کە تورکیا هەیەی پێویستی ئانوکیەکە کە تورکیا هەیەی یەکسەر ئەو تێرۆریستە بە تۆمەتە چ ئەحمەد تورک دوورخرا بە تۆمەتی تێرۆر ڕاستە ئێستا تەماشایەکی ئەحمەد تورک ئەو تێرۆریستە لە ناو ئەو وەفدەدا کە سەرکردەکانی باکووری کوردستان ئەمە نازانن کە پێشتر بەم جۆرە مامەڵان لەگەڵ کراوە بەڵام ئێستا پێویستیە کە کاردۆغانیان خاتەوە سەر بۆ چوونێکی کاکادیش وەرگرین لەسەر باشووری کوردستان کاکمەسعود دەگەر یەک خاڵک پەیوەندی ئەمەوە هەبوو حەزماوە تەواویکم اینجا بەسەر ئەگەر ئەردۆگان و باچەلی دەیانەوەی ئەردۆگان بمێنێتەوە وەکو سەرۆک بۆ هێشتنەوەی ئەردۆگان لە سەردا زلات دوو ڕێگە هەیە یان ئەوەتە دەبێ ئانای دەستوری بنەڕەتی تازە دەستوری تورکیا بنێردرێ بۆ ڕەفراندۆم یاخود دەبێت لە پارلەمانە تێپەر بکرێت هەردوو لە دەبینن مستحیلە دەستورێکی ئاوا بۆ هێشتنی ئەردۆگان لەسەر دەزرات حتى بە ڕەفراندۆم تێپەر نابێت بۆیە دەیانەوێت ئێستا لە پارلەمانە چۆن تێپەڕیکن بەم حەژمارەیەک 57 کورسی دەم پارتیکە هەیەی ئەگەر بشتە پاڵ جمهور ئیتفاقی جمهور لەگەڵ مەهەپە و ئاکەپە کێشەکە چارەسەر دەبێت یەکەم کێشە یەکەم هەنگاو کە دەیانەوێت حەلی کرد ئەمە دەیانەوێت جارێک کورسیەکەی ئەردۆغان مزۆگەری بکرد ینی مشکلەکە جارێ لە کورسیەکەی ئەردۆغان ئایا و پرۆسەی ئاشتی جارێک ناتوێتە بوون لایوان دەچمە لای کاگادی کاک عادی حەمەڕەشی شرۆڤەکاری سیاسی لە ئەڵەبجەوە کە لەگەڵمان با بۆ چوونێکی ژوەر بگرین کاک مەسعود و ئەمە بە کورتی وەڵامی تۆ وەربگرمەوە کاگادی ئەوەی کە دەگوزارێت لە تورکیا پرۆسەی ئاشتیە یاخود ئەم بەراوردکاریە دانانی قەیوم لە شارەوانیەکان و لەولاوە پرۆسەی ئاشتی و دیدارەکانی ئیمراڵی ئەمە جۆرێکە لە خۆتزیینەوە لەو سیاسەتەی کە کورد هەیەی بۆ ئاشتەوایی لە تورکیا یاخود کەمکردنەوەی هەژمونی کورد و دەستنەکەوتنی مافەکانی کووردە لە لایەکی تریشەوە لە ڕۆژاوای کوردستان بە بەردەوامی هێرشە درۆنیەکان و چەکدارەکانی لەو ناوچەیە هەیە ئەمە جۆرێک لە نازانم بڵێم بەڵانس نییە لەگەڵ سیاسەتی ئەوروپا یاخود بۆچوونیەکان جیاوازن لەگەڵ ڕۆژئاوا بەم جۆرە و لەگەڵ باکوور جا من هەرویستم بۆ پشتگیری ئەو قسانەی کە هاوڕێ بە ڕێزم کاک مەسعود کردی لە ڕاستیا ئەوەی کە تورکیا لە دوای شەڕی جیهانی دووەمەوە بە هیچ جۆری ڕاستەوخۆ نەچۆتە ناو هەنێ ئاریشەوە ئەوەی ئەو باسی تا ڕادەیە لە جنوبی ئەفریقا و لە شەرقی ئەوروپا شاکە با بڵێن هێزی تورکی لێ یان با بڵێن نفوزی تورکی لێ دەستێوەردانی هەیە پێچەوانەی قسەکەی ئێمە نییە بەقەدەر ئەوەی کە تورکیا بە شێوازێکی نەرم لە ڕێگەی بازرگانی و لە ڕێگەی تقریبەن خوێندنەوە لە ڕێگەی خوێندنی باڵا و لە ڕێگەی خوێندنە ئەهلیەکانیەوە چۆتە ناو ئەم وڵاتانەوە لە ڕێگەی هەواڵگیریەوە خەرقی زۆربەی ئەو وڵاتانەی کردووە ئێستا قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە زۆر بەتونی ئەمجارە لە ئاریشە و قەیرانەکانی شامە هاتۆتە سەر خەتەوە و تا ئاستێک وەکو جەمسەرێکی دیاری ناو پرسەکە دەرەکەوێ لە پێناوی چیایە ئەو لینکە چییە وای کردووە کە تورکیا ئەو بنەمایی خۆی بشکێنە کە بنەمایەکە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بڕیاریاوە دوور بێ لە ئاریشە جیهانیەکان و نەبێ بە جەمسەرتیایە یان نەبێ بە لایەنگری جەمسەرەکان هۆکارەکە تەنها بوونی کووردەوە من ئینسانێکی تەنانەت نەتەوەیش نیم نەک ئەوەی کە شۆڤێنی بم
بەڵام لە ڕاستیە ئەو موامەرەیەکی ئێستا لەسەر کووردە چ لە کوردستانی سووریاوە لە چ لە کوردستانی عێراق و لە کوردستانی تورکیایشا لە ڕاستیە هیچ وەک ئەڵێ شرۆڤەیەکی قوڵی ناوێ پێویستی نییە زۆر بە ئاشکرا دیارە فعلەن کە بمانەوە وێنەکە تەواوکەین لە ڕاستیە ئەو پرۆسەی کە ناونراوە پرۆسەی ئاشتی و بەشێک لە سەرکردەی ئەحزابی کوردیش لە کوردستانی عێراقا زۆر مارکێتینگی بۆەکەن یاخوا ئێمە هەڵەبین و ئەو پرۆسەی ئاشتیە سەر بگرێ گرفتی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گرفتە لە پێشینەکان و لە گرفتە ئالۆزەکانی کە تا ئێستا چارەسەر نەکراوە مەوزوعی قەزەی کوردیە قەزەی کوردی چارەسەر بکرێ لە یەکێک لە هەر یەکێک لەو پارچانەی کوردستانە بەشێک لە قەیرانەکان با بڵێن جانبێکی گەورەی چارەسەرە بێ یاخوا ئێمە هەڵەبین و ئەو پرۆسەیەکی جدی بێ بەس لە ڕاستیە کاتێکا سەیری وێنەکەیەکەی چ لە ئاستە سیاسیەکە کە زۆربەی سەرکردەکانی دەم پارتی و پارتەکانی تری پێشووی درێژە پێدەری ئەوەی کە ئێستا دەم پارتی درێژە پێدەری ئەوانە بەشێکی زۆریان لە زیندانەکانن بەشێکی زۆریان با بڵێن سەرۆکی شارەوانیان بردوتەوە لابراون و قەیومیان بۆ دانراوەوە لە کوردستانی سووریاشە ئەو دەستێوەردانە تونەی کە لە ڕاستیە تورکیا چۆتە ناو پرۆسەکەەوە پێمانەڵێ ئەوە پرۆسەی ئاشتی نییە بەڵکو پرۆسەی سەرنەویکردنە بە ئەو پارچەیەی کوردستانیش کە بریتیە لە کوردستانی تورکیا و تەسلیمبوونی ئەو شتەیە کە ناوی گەریلایە تەسلیمبوونی ئەو شتەیە کە ناوی شۆڕشی با بڵێن پارتی کرێکارانی کوردستانە بەداخەوە کە ڕێگا ڕاستەکە ئەوەیە کە فعلەن هەوڵ بدرێ ئەو گرفتە چارەسەر بکرێ بەڵام نەک بە پرۆسەیە کە پرۆسەی تەسلیمبوون بێ لە پرۆسەی تەسلیمبوونە بەڕێزان لە ڕاستیە بەشێک لە هەوڵەکانت ئەوەیە کە هەوڵەیەی چ بە دیبلۆماسی بێ چ بە دانوستانی سەرمێز بێ بەشێکی زۆر لە داواکانی بەرامبەر و ئیمتیفاکانی بەرامبەر و بەشێکی تریشی بریتیە لەوەی بەشێ لە دۆستەکان کە بڵێ بەشێ لە گرفتەکەش یعنی بەشێک لە پلانەکەش ئەوەیە کە بەشێک لەوانەی کە خەڵک پێی وایە دۆستی ئەو دۆزەیە بیانێنی بیان خەیتە بەرەکەی خۆتەوە کە ئەمە سەرکردەکانی کوردستانی عێراقە کە بانگە کرێن و ئەرکیان پێ ئەسپێرێ بەداخەوە ئەم هێڵێکە پێشینەی هەیە و خەڵکی کوردستانی تورکیا شاهیدی بەشێ لەو گرفتانن لە ساڵانی حەفتاکانە کە بەداخەوە بەشێ لە سەرکردەکانی کوردستانی عێراق دروستیان زۆر باشە من سوپاسی هەردوو میوانە بەڕێزەکەم دەکەم کاک مەسعود زیلان لە دانیمارکە وەکو شرۆڤەکار و نووسەر و زۆر سپاس بۆ بەڕێز هادی حەمەڕەشید شرۆڤەکاری سیاسی لە ئەڵەبجۆ لەگەڵم بوون سپاس بۆ وەڵامی پرسیارەکانتان زۆر سپاس بۆ ئێوە کە میوانی زوم بوون بینەرانی زوم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون زۆر سپاس